ئەمڕۆ ئازیزان ڕۆژی جیهانی تووتیە و بێگومان لانەیە ئێوەش یان هەستان لە باڵندەی تووتی بە یان هەنێکیش لانەیە لە ئێوەی ئازیز لە ماڵەوە تووتیتان هەبێ و بۆتان دەرکەوتووە باڵندەیەکە کە ئەبێت زۆر بە وریاییەوە ئاگاد لێبێ هەم لە سەلامەتی خۆی هەم لە سەلامەتی دەرونیشی. جا ئێمە لە تەوەری ئەم بەشەمان قساکەین لەسەر جۆرە جیاوازەکانی تووتی لەسەر ئەمەی کە ئەگەر لە ماڵەوە هەتانە یان هەستان لێیە لەوەی کە ئەزمونێکی وەک بەخێوکردنی ئەم باڵندەیەتان هەبێت چۆن ئەبێ ئاگاتان لێبێت چۆن بەخێوی بکەن ئەگەر بۆ نمونە ئەتانە فێری قسەکردنی بکەن کامێک لە جۆرەکانی تووتیلانەیە ئەم توانایەت یا بێدیان چۆن بتوانن ئەم توانایەت یا گەشە پێبن لەسەر ئەم بابەتانە ئادوێن هەر بۆیە بەڕێز جەباری حاجی مەحموود بەخێوکەری باڵندەمان لەگەڵدایە کە بەڕێزیان بە چڕی پڕیت بێگومان دەتوانێت لەسەر ئەم بابەتە زانیاریمان پێشکەش بکە. کاک جەبار زۆر بەخێر بێ سەڵاو لێبێ کاکە جەبار بەخێر بێ. زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە پێشەنگە زۆر سپاس بەخێر بێ. کاک جەبار ئێمە خۆمان کاتێککە چینە شوێنێک بەلامانەوە نامۆیە هێشتا شوێنەکە تازەنیە زۆر جار ئەبینیت بۆ نمونە لە کۆمەڵێک هەڵسوکەوت لە قسەکردن لەمانەیە حەزەرێکمان تیا هەیە ئەوەنەش ئێمە لەگەڵ ئەما دوین وتت کە ئەم ئەتوانێت قسە بکە بەڵام لێرە یعنی قسە ناکە ئەمانیش وا هەیە ئەگەر شوێنەکان بگۆڕێ هەستکەن شوێنەکە نامۆیە کەسەکە نامۆیە قسەکردنیان یان هەڵسو کەوتیان بگۆڕێت بەڵێ بەپی شوێنەمانە ئێسەکە بیێن ئێستا لە ماڵە کامل قساکە بەجارێ ڕۆژێ تا دوو ڕۆژی پێچێت تاکەوێتەوە قسەی خۆی توتیش تا توتی کەوتووە توتی هەیە شەرمنە توتیش هەیە شەرمنی ڕێک بەرە ڕوو قسە لەگەڵاکە. باشە کاک جەبار با کەمێک لە جۆرەکانی تووتیەوە دەست پێ بکەین. پێمان بڵێ تووتی چەند جۆری جیاوازی هەیە کام جۆرەی تووتی ئەتوانێت قسە بکە یاخود هەموو جۆرەکانی تووتی توانای قسەکردنی و توانای فێربوونی و شەکانیان هەیە هەموو تووتی توانای قسەکردنیە خۆی جۆرەکانی جۆری یەکەمیان مەکاوە درێژەکانە مەکاوی گەورەی و لە ئەمریکاژی تەمە لای ئێمە کەمە هەشە بەس سەوت و شتی زۆر ناخۆشە چۆنە ئەویان کە ئەویان شین و زەردە قەبارێکی زۆر گەورەی بەقەدە تاوسێکە بێت تقریبا بەس ئەوە قیژەشتی زۆرە لای ئێمە زۆر بەخێو ناکرێ جۆری دومیان ملوکانە ملوکان هەر لەمان گەورەتر و کڵاوی پەمەیە ئەوەش قسەی هەر زۆرە لاسایی کات و هەموو نەوێت دوایەوە کریستە کڵاو بزەردەکانە دوایەوەتە سەر جالا هەر کۆکاتۆی و هەر جالای پێڵێن جالاش هەر توانای قسەکردنی چایشێ بەس بە زۆری حرەکاتیە ئەو کڵاوەکاتە و حرەکاتی و قسەی کەمە لە هەمووشیان زیرەکتر ئەم جۆرانن جۆری ئەمەزۆنە لە ناوچەی ئەمەزۆن یۆلۆ نابی پێڵێن توانای قسەکردنیی زۆر زۆری هەیە چەند ئاەتە خوێنەیە ئەمە زۆنەکانی ژۆلۆنابیەیە یۆلۆهێدیە دەبلیۆلۆهێدیە بلوفرێندیە یۆلۆهێدیە ئەمانەیە ئەنواعیە ئێستا ئەم جۆرە سەوزە ئەوە جۆری سێمێتی بروفرێندە ئەوەشیان هەر بروفرێندە بەس ئەویان کاسکۆی ئەفریقیە کاسکۆی ئەفریقی دوو جۆریە سلڤەری کاڵیە و تۆخیشیە جۆری دومیشیان تایلەندی پێڵێن لای ئێستا بەپێی سروشتی ئێمە کامیان گونجاو هەیە بۆ ئێرە بۆ کوردستان هەموو جۆرەکانی گونجاو هەمووی گونجاو لێرە کاک جەبار ئەگەر کەسێک بێ تووتێک بکرێت لە ماڵەوە ئەبێت چۆن خزمەتی کا شێوازی خزمەتکردن و بەخێوکردن و مامەڵەکردن لەگەڵ تووتی ئابێت چۆن بێ تۆ چ ڕێنمایەکی ئەو کەساناکی کێن تووتێک لە بەڕاستی ئەو کەسانی کە تووتی ڕاگرن لە ماڵە چۆن معاملە لەگەڵ مناڵێکی خۆیان ئاکەن لەگەڵ مناڵێک 5 ساڵە بێ معاملە لەگەڵ تووتیاکە چۆن ئەو مناڵە بە پاک و تەمیزی ڕاگری ئەم تووتیا بێ هەموو هەفتەیە دوو جار بشۆرێ خۆی ئەگەر خۆی بشی بێ لە حەمامەوە بیشوێ زۆر ئەتیادێ بەس ئێمەوە نایشوین ئێمە شامپۆی مناڵ بەکارێنەوەی کەی لە پمپی سەرتاشین و کە بۆمان کرد بە پرژە خۆی شو ئەتیادی چۆن لەگەڵ مناڵێک هەڵسوکەوتێک بێ ئاواسووە لێی تووڕە بە حەزەکەی تۆ بیکێشە بە قەفەزەکە ساڵێک کەوەرە و ماڵە و ناسێتەوە هەر پەلامارتیان لاولای نییە کاتە ئەمە شت نەکەیەتی وەک خواردنەکەی وەک ئەوەی کە ئاگاد لە ئەوە بێت تووشی نەخۆشی نەبێ ئەمانە چی ڕێن خواردنەکەی لای ئێمە ئازانی چۆن ئێستانێک کە زیێڵە تووتەکەم پەر لە خۆی کاتەوە پەر لە خۆکردنەوەکە چییە خۆی ئێمە وای لەکەین پەر لە خۆی بکاتەوە ئەمانە جاری وایەکی بەخیوەکە لە ژێر هەر لە پەنادیوارێکە فڕیا و هیچی تر ئەبێ شوێنی بەرز بێ عادەتی وایە بێ دامی خۆم سەیتر بێ بەسەر تۆە ئەو بە بەرزیە واسی نابێتەوە لە نزمیادانی خواردنەکەشی لە سا 15 گڵۆ بە ڕۆژەیە لە سا 45 عەلیبابە و فستقۆم شتانێ لە سا چلەکەی تری میوە هاتە پرتەقاڵە سێەوە ئەبێ بۆ سەوزانە بەکاری بێنێژینا وای لێ بڵێ یەشی هەموو ڕۆژێ لە ماڵۆ دان و باس خوار ئەوە دەبێت تاقە دەبێت ئەوە ژوایە بێ ئەنوا خواردنی بێت هەیە دانەوێڵەی تایبەت بە کۆتر و ئەوانە لە بازاڕ ئەمەش هەیە بەڵێ هەیە باشە ئەنواعمی وایە کاک جەبار شتێکی تری ژەنگە پلەی گەرمی و ژینگەش بۆ ئەمان زۆر زۆر گرنگ بێ ئەمان لە گەرمیەکە لە زستانە حەزیان لە گەرمایە لە هاویشا لە فێنشیە ئەوە عادەتیان یعنی تێبێ لە هاوی نیشا لە ژوورێکی فێنکار بوو بەڵێ
باش بەس ئێوە لێ کرد وتت پەڕەکانی لێ ئەبێتەوە هەنێک جار ئەڵێن تووتی پەڕەکانی خۆی لێ ئەکاتەوە لەبەرە کە تووشی نەخۆشی دەرونی ئەبێت زۆر هەستیارە بەپێی ئەزمموی خۆت ئەمە لە کێکا ڕوئەیە خۆی لەوەی کە بەجێ یێڕیت و قسەی لەگەڵا ناکەی بەس بە جۆری لە خواردنەکە وای لێ خەڵکی وایە بەس گوڵە بە ڕۆژەیەاتی ڕۆژانە حەزەکی ساڵێ دانی بەس گوڵە بە ڕۆژەیەتی تو ئەنوامیوی بەرەبی شۆ پڕ لە خۆی ناکات زۆر باشە کاک جەبار بە شێوازێکی گشتی تووتی چەند ساڵ ئاژی بۆ نمونە ئەمانەی کە لێرن چەند ساڵە تۆ هەتن تا چەند ساڵ بەرگاگرن بژین ئەگەر نەخۆشی نەبێ هەشتا بۆ 100 ساڵ تەمەنیان درێژە چەند ساڵە تۆ سەرقاڵی ئەم کاری 40 ساڵ زیاترە یخوا تەمەند درێژ بلە ئێستا ئەکرێت تۆ ئەم تووتیە ببینیت بیزانیت ئەمە تەمەنی تقریبان چەندەکە یان بۆ نمونە بە چییە ئەزانە ئەمە خۆی ئەڵلقەی لە قاچە لەوێ کە ئەڵقا کرێتە قاچی لە بێتوێتیا ئێستا بە زۆری لە ئەوروپا بەسکەی دەگرێت بەس ئێستا لە کوردستانی خۆشمانەوە پەری پێێن خەڵک نێرومیەکەی نەمانەزانێت ئێستا بە فەحسی خوێنایە لێراڵێ لە ساهشتاوە ڕاستە خۆی بێ لە سا سەوێ بەڵێ دەرناکەوێت ئەوەی کە کەس نایزانێت ئێستا بۆ نڵە ژێر ملی ئەگەر ئەم ڕەنگە بوو ئەمەمەیە لە تێرە حوشتایە تێرە حو سەردەنویشی شین بێنێرە و قاوەی بێ ئەوە مێوانە دەرەکەوێت لەنەوە ئەیشکا بەس دەما فەحسی خوێنیا بە پەڕەکە بۆ یەکەن یا بەنینۆک بۆ یەکەن بەس ئێستا شیش کات و ژێر کلچیەمان پەڕەکەی پڕە نێرەکان کەمە پێگەی حاڵەتیشکە بە چاویان هێلکەیە میەکان نێرەکان خڕە ئاوە فەرقیە ئێستا ئەمەی تەنشتی ئێمەوە نێرە یا مەیە نایزانم نایزانێ تەمەنی چەنەکە ئەمە ئەو ئێستا 10 ساڵە بێت دە بۆ 12 ساڵە کاتێشتا مناڵە بەس بە حکمی قسەکانی سەوتەکەی نێرە سەوتی نێرگەترە باسی و کردوتە ئەم تووتە توانە قسەکردنی هەیە پێمان بڵێ چی و چیەڵێ چۆن فێری وشەکانە بێت وشەکانەوەیە کە تۆ بە بەرزی هەڵی ئەواسی لە شوێنەکە قسەی لەگەڵەکەی جاری وایە کابرا ڕایگرێ لە سەلام و عەلەیکوم ڕۆژانە پێڵێ ئەیڵێتەوە جاری وایە توی خیتە تەلەڤیزۆنەکەی خیتە سەر ئاەتی شتێ ئەو ئەیڵێتەوە بەزەوێ قسە زۆر هەڵەگری ئەمان ئەم تووتە چی چێزانە ئەو تووتە الحەمدولله لێ ئەلف سەلات وەسەلام عەلەیک یا حەبیب الله لێ هێلێ ڕوومانە لێ بەس کەلیمەی کوردی نازانم عەرەبیە بەس چیە ماوەیش کە مایە و مانگێ دوومان ئەوانە تەرکەکاشتی کوردی فێر یعنی ئەتوانێت ئەوە فێری بۆ لە بیری بچێتەوە لە شوێنە بۆ شوێنێکە لە فکرێتێتەوە بەڵێ چون هەنێک جار تووتیەکان بەداخەوە یعنی خاوەنەکانیان فێری کۆمەڵە گوشەیانەکەن کە نەشیاوە بۆ کەسێکی دواتر تووشی کێشەیە ئێستا لە سلێمانیا ئەوەمانەیە خەڵک فێری شتی ناگەیستا لە کەرکووکەوە بەرەو بەغاوانە حەزیان لێ فێری ئاەتیکەن کە ئاەتی خوێن حەزیان لێتی ئاەت نەخوێن بەس دیێرە فێری قسەی جنێ و شتێکەنەوە ئەمە لە بیری ئەگەر با بڵێن لەگەڵی قسەنەکەی لە بیری ئەچێتەوە ئەگەر سەدەگەی لە ماڵە لە ماڵە هەڵی بواسی ئێستا جەماعەتی مناڵی تیاتوە ناویانە بێ لەو ماڵە ئەو ناوانە فێرە بەوانێکی لە فکرێتێتەوە چون جەمەڵێ وەکو میمۆری وایە لە سەریایەتی شت وەرەگرێ و شتیشی لە بیرەچێتەوە تێگەی بەس جاریوە هەرێڵێتەوە قسانە هەرەڵێتەوە باشە کاک جەبار زۆر کات باڵندەکانی ترمان بینیوە لە ناو قەفەسێکە 3-4 باڵندە 2 باڵندە هیچ نەبێ بەیەکەون بۆچی تووتی زۆرینەی زۆری کاتەکان یان هەموو کاتێکی ژۆڵام من بینیمە هەر خۆیان بەتەنیا لە قەفەزان بۆ لەبەرەوەی تووتی بە دوانە بێ دایمە خۆیاستا ئەم دوانە سنفیەکەن لە پەنایەکە بنەقیژێنن بەس ئەم و کاسکۆیەک و یۆلۆ نابێک و شتێکی تر بێک و دانێ ناقیژێنێ ئەمارە بێ بەتەنیا بێ لەبەرەوەی بەتەنیای فێری قسە زیاترە بێ ئەم قیژە واتە ناکۆکیە یان ناکۆکیە ئەگەر ئێستا هەردووچان ئەمە زۆنە لە پەنایەکە دایانێ ئەو سەوتە قسەکردنە بەرامبەر یەکەیکەن تێگە یەکترە ناسنەوە بۆ سەوتەوە ئێستا ئەم نەوە ئەو کاسکۆیەک و کریستی بێنە لە پەنایە گەرسێکیان جیاواز هیچ ناکەن یەک کێشیانێ بەزەم دوانە بخەرە پەنایەک قیژاکە باشەیانی تر ئەم تووتیانی کە ئێستا لێرەن خۆیان قسازانن و شازانن بەڵام لەبەری ژینگەکەیان لێ گۆڕاو هیچ ناوەگەر تۆش پێیان بڵیت ئیمشەو بمێنێتەوە تا بەیانی بەیانی وەرە قساکە من زۆر جار بینیمە لە هەنێک لە وەرزەکان بە قماش دەوری قەفەسەکانیان ئەگرن ئەمە هۆکاری چییە؟ آخر وەرزەکانەکەوتە سەر ئەگەر زستان بێ داپۆشرێ ئێمە لە زستانە بەتانیش بیاین لەبەری سەرمای نەبێ خاستە هەنێ تەیرێ لە بەیانیانە فیک و ڕوشتیە سەوت دەرەگا کە دای ئەپۆشی تا سەعات دەوانە ئەو سەوتانەی نامێنێ و قیژەی نامێنێ بەس گوێ ئەگرێ تروای لێ فیکەی نامێنێ باشە کاک جەبار چ شتێک زۆر گرنگە کە لە بەخێوکردنی تووتە ئێمە ڕەچاویکەین بۆن ئەو کەسانێکیان تووتی لە تۆکڕن لەگەڵەوەی کۆمەڵک زانیاریانەی تێ لەسەر خواردن و ئەم بابەتانە چ شتێکی تر زۆر گرنگە کە ئاگایان لێ ببووی کە نەخۆش نەکەوێ چزانم شتێک بێت کە گرنگ نەخۆشکەوتنەکە چی ئێستا کابرا ناڵم لە شوێنێکە دایانێ کە پەڕی لێ بۆ وردە ئەم تووتی وایە
لە ماڵێک ئێستا تەسەورەکەی فرۆشتومە لە ماڵێک بۆ ماڵیشکەی خۆم بووە تا هەفتەیەکی نەخواردن بەردار بۆتەوە لەبەری لەو ماڵە ڕاهاتووە ئەو ماڵێکە قسەی لەگەڵ ناکە هیچ نێشی نییە خواردنی خۆی بەرێ خاصەنەمە عادەتێکیانێ دوای خواردن حەزیان لە یەک ژێر پیاڵە چاپ خۆن حەزیان لە چایە هەمویانە ئەمە تەبیعەتێکە کە لە هەموو شوێنە هەمویانە دیتە بەحکمێوی گوڵە بە ڕۆژە ئەخۆن علی بابا خۆن دوایەوە حەزیان لە چای خۆن زۆر جای سەم خۆمان بۆ هاواری کردووە پر بۆ ماڵە چاخۆ چای شیرین یانەی چای شیرین ئەمە خراپ نییە بۆ تەندروستی جاری وایە لە 3 مانگ 4 مانگیشا تۆزێ بیبەری تونی تێ ئەیخوا بۆ قورژی بۆی قورژی بکرێتەوە بیبەری چۆن باشانی خواردنیش کاریگەری هەیە لەسەر قسەکردنەکەیان هەتا خواردنی چاشی بەرەوە چا خزمەتیگە ئەو زیاتر قساکە بەڵام تا خزمەتی نەکەیت و نەچی بەلایش داماوە باش ئەمە بەتەنیا بۆ نمونە تەحملەکەن ئەگەر کەسێک دایرەی هەبێ دام زۆر ئەتیادێ بەس ئەوەی خۆتۆ دوانی وڕان ڕۆشتیتەوە سبیانیان بەجێ بێڵە ئێواران بڕۆ زۆر ئەتیادێ ئەگەر چی بۆ سەفەرێک بۆ هەفتەیەک بەجێیان بێ لەگەڵ خۆتە ئەجینا لە ژوورەوە ئەمانە عادەتیشیانەیە ئەو نوعی کە پێم وتی پەڕێکات و ئەمانە بە تەمەنیان پڕێ ناکەنەوە ئەوەی کە پڕێکات و تووشی کە ئابا بێ ئەوە و سپیەکان ئەژینە ئەمانە ئەوەتەی دروست بوون پڕێ ناکەنەوە چوشەوانە لەشیان کە بیش ڕێک بۆنی بۆ غوردی لێ باش زۆر جار ئەڵێن تووتی قەفەسەکەی ڕەنگا و ڕنگ بێت زۆر بە شێوازێکی جوان ئەبینین ئەیان ڕازێنەوە هەنێکیان متومورویان بۆ هەڵەواسن من تەنانەت بیست و ماڵن کەلوپەلی یاریشی بۆ دابین کە لە قەفەسەکە ئەو خۆی پێوە مەشغوڵەکە ڕاستەکەی ئەو شتانەیە خۆی پێوە مەشغوڵەکە هەنێت تووتی ئەو کاسکوی ئەگەر هاستەوەیان بۆ داناوە شتیکیان بۆ دانا ئەگەر لە حاڵەتێکا تووشی کەعابە بوو بۆی پەر لە خۆی نەکاتەوە یاری بۆ شتانە بکە سەرقاڵ حەزی لە یاریە تووشی ئەم کێشەیە بوو پەڕلێکردنەوە وا هەیە بۆ نمونە ئەگەر هەر باڵندەیەکی تر لە جۆری خۆی بخەیتە تەنیشتیەوە کاریگەری هەبێت یان نەتازە بە قۆناغی گەشتووە کە ناگەڕێنرێتەوە ئەوروپا ژە و چارەسەری نیە سەر ئەوروپا کە پڕێکات و قاعدەی گڵۆبەکە نەمری ئەوەی دەنوک نەنوشتێنێتەوە بیا لە سنوشتی بەس چاکترین شت خواردنەکەیت و شۆرنەکەیت هەفتەی دوو جاربیشە بۆ شامپۆیە زۆر چاک کاتە ئەبێ زۆر کاتی بۆ دابنیت لەگەڵی بدوێت بەڵێک ئەشی شوی بۆ شامپۆی دوایی ئاوی پیا ناکەی لەبەر ئەو شامپۆیە بەلەشیەوە بمێنێتەوە ئەم تاقیمە هەم پاڵتەمیزیشەکە هەندێک کەس ێڵێ وردەپەڕیە وردەپەر لەم تووتیا بێت ئەم تووتێ گوڵە بەڕۆژاخۆ علی بابا خۆ مادێکی چەوری دەرەکە ئێ وردەپەڕی ئەوەیە بەس کە تۆ شوردە ئەوەی نامێنێت باشە ئەمە شێوازی ماڵی بوونیان چۆنە ماڵی بوونی ئەمانە جارە پێش هەموو شتێکەکەی بیتەوە ئەگەر خۆی ماڵی بوو باشە ماڵی نەبوو هەفتێ دوو هەفتە بەس خواردنی تێیلاقی چ نییە ئەو سیر دەکا کە چاوی یاری بە چاوی کە گرت گەورە بچوویشەکە دڵنیا بەدەنوکەی لێگرێ تێگەی بەس شتێتێ هەفتەیە کە ناسی تری کێشەی نییە ئەمە هەنێک جار ئەڵێن قەپی شەگرێ وایە وڵا قەپ بگرێ پەنجە و کوونەکە ئارەوە باش یانیگەرنەوە ناسێ لەوانەیە دەنوکە لێ بگرێن بەڵێ نه من هاتمەوە پرسیارە لە کاکجەبارکەم زۆر کەس پێی خۆشە بۆ نمونە لە شوێنە گشتیەکانە لە دوکانەکان هەنێجار تووتی دانێن بۆی کە مشتریەکانی سەرقاڵەکە خەڵ بە ڕۆژەی پێ ئەیە علی بابای پێ ئەبێ چۆن پێ با بۆی کە قەپ بەدەستیانەکە ئەزای چۆنە غەڵەتی شێوازی غەڵەتەکە چییە کە خەڵک دەسەبا بۆ قەفەزەکە ئاوا دەسەبا تو ئاوای ترسێنی مەفروض وایە دەستی ئاوالەکەی لەبەرەوە دەنوکی لێ ناگرێتەوە بەڵێ بەڵێ ئاوا تۆ هیوای ئاوا دەسەبا پێی ناخۆشە علی باباکەی چۆن بۆ بگرێت علی باباکەی گری بە قەفەزەکە خۆی لێ وەرەگرێ باش کاک جەبار ئەوە ئەم کاغەزەی ژێر قەفەزەکە بەکارێنەوە خراپ نییە نا خراپ نییە ئەمە یاری پێکە زۆر ئەتیادیشە جاری وای ئەشی خۆی کێشەشینە ئەمە خەممان بوو لەو کات خۆی هەنێکەیە خوار کرسێ لە لەش یا کە مەسیرەکەی تەپەتۆرە خوا قەراغی قەفەزەخوا بەردەخوا ئەبێ بیخوا شتانە بێ بخوا تووتیە بێ وردە بەردخوا لەبەرەوەی بۆ مەعیدەی زۆر چاق باش ئەمە وا هەیە نەخۆشیەک بە تایبەت لە لای خۆمان تووشی بێت پێویستی بەوە بێت کە خاوەنەکەی بیزانێت تو ئەزای چۆنە ئەمانە کە زەعیف بوون ئێستا ئامێکیان وەک خۆم من دەرمانی بەیتەری بەکاردانم بەس دەرمانی بەشەری بۆ بەکارێنم ئەگەر قورجی بوو ئۆمۆکسیلینی بۆ بەکارێنم ئۆمۆکسیلینی بەشەر قورجی کە سەوتی دەرنەکرد تەنگە نەفەس بوو ها هەوا کاتە سنگێ و دەنگی دەرنایەوە دیارە لە منەیەتی ئۆمۆکسیلینیش ئێمە تەجروبەمان لەوە هەیە بەس دەمە ناکارەکە لە قورگا ئەی توێنینەوە خۆی ئۆمۆکسیلین ئەبێ بیتوێنیتەوە لە ئاوا کە توانمانەوە دوای بۆ یەکەی لە ئاوەکە ڕۆژی ئاوی لە بەردەما لابین تا تونیە دوای بۆی داانێ ئەگەر ئەیبنە بێ سموشتی زعیف و تتراسایکلینی بەشەرێنێ تتراسایکلینی ئامە زۆر زۆر کاریگەریش و زۆر چاکش نەخۆشی تر ئەگرێت بۆ نمونە پەڕەکانیا جاری وایە سنگی زعیفە بێ بەڵام خۆی نەخۆشیەکەی زۆر ئاسانە کە لەسەر ئەم تووتیانە عادەتیشانەیە ساڵ 12 مانگەکە 30 ساڵ لەو قەفەزابی لەسەر و دارە ئەم تووتیە هەڵمانی شێوەکو بریش کوشت کە نەخۆش کەوێتە خوارەوە بۆ قەفەزەکە چێتە سوچێکەوە
کە چوە سوچەوە نیشانەکەی دیارە نەخۆش باشە گەورە و بچووکی قەڤەزەکە تا چەند یەک کاریگەری کێشەی نییە ئەها بۆ هەنێ تووتی کە ماڵی بێ و زۆر ماڵی بێ بیخە قەفەسی گەورەوە کێشەی نییە بەس بۆ هەنێکیان کە ماڵی نەبێ قەفەسەکەی بچوو بێ لەبەری فرەفر نەکا باش هەتا گەورە بێ ماڵێتی باشە. دامێنێ کاک جەبار باسمان لەوە کرد کە ئەگەر بێت و ئەم تووتیانە ماڵی نەبن ئەگەری هەیە کە دەنوکە لێ بگرێت و زۆر عزێتی شەبە تۆتم ماوەی نزیکەی چەند ساڵە چل ساڵە نزیکەی تۆ سەرقاڵی بەخێوکردنی ئەم تووتیانێت و لەگەڵ تووتیان مامەڵەو کردووە قەتە بۆ دەنوکە لێ بگرن و زۆر عزێتی شەبە وڵا قەت جاری بەقەبی گرۆ بە دەمیشمە ئەیگایە زۆر ئاتیادێ بەس عزیێتی نایە من پێتەڵم ئەگەر بتێ خۆت عزیێتێکی نە عزیێتی نایە کام تووتی تۆ ئەڵی زۆر تۆڕە و دەنوکم لێگە یەک هەفتە شتی وەرێکە شتی هەیە دوایەوە زۆر ئاسایی هەست بە ئەمنیەتی کرد لای کەسەکە ئیتر با بڵێن ئازاری نایە جا لەسەر هەر ئەم بابەتانەی کە جەنابەت حەزی لەم گەڵایە بەخوا چاوی گرتووە ڕوەک ئەخۆن بەڵە بەڵە دوایی بەم گەڵاگەچ بم نەگەڵ بەداخۆ سروشتی نێگەرا پێشکەشمان نەکردی ئەگەر ڕوەکی پێبێ چی پێ بدرێت باشترە لە میواتە لە ڕوەکە خواردن چی تێبیێرێ کێشەی نییە حەزەکەی برنج و شلەی بەرێ حەزەکەی سێوی بن عەرزی بەرێ کاوی بە یەک دەنە کێشەی نییە ئەگەر لە ماڵە ئازادت کرد کێشە دروست ناکە بەڵایکەی ناچێتە دەرەوە کە بەس بۆ ئێستا چەند ماڵی بێ لە ماڵە ئازادیەکەی خۆی یە بۆ لاوەتیادی هێتە سەر شانەمانە بەس کە چوو ئەو دی دەرگاکەەوە نایەتەوە سەڵ ماڵی بێ ئەترسێ ئەو عادەتێ ڕۆژانە خەڵکیەت تووتێکەکەی ئەڕاتیەکەی ئەگەر بتەوێ بیقیتە حوشەوە یا لە سەرداریا بێ باڵی بکردێنی سەڵ ماڵیش بێ ڕۆ کاتە هەر لە چوارچەوەی ماڵەکەی پەنجەرەی لێ نەکەنەوە باش حەزیان زۆر لە گوڵە بەڕۆژێر بە دوێ گوڵە بەڕۆژێ ئاگەڕێ وایە ئەمە ئەتوانێ هاودەمێکیش بێت بۆ ئەو کەسانی کە پەتەنیان وایە بەپی ئەزمموی خۆت لە لای خۆمان ئێستا هەیە ئەمە دەکەم من ئەو ڕۆژەی کە زۆر نەخۆش بچوە ناو تێرەکان عیبم نییە بۆ دەرونی ئەوانەی کە نەخۆشیش یانێ زۆر خەڵکیەتە لامان هەیە عقلی تەواو نییە لەگەڵ ڕێزمان بووی هەنێ شت هەیە هەنێ کەس هەیە نەخۆشیە هەموو یە تێرە بە بەو تێرە نییە ئارامکەرەوەیکی زۆر زۆر چاکە خۆی من بیست بووم بۆ نمونە سەگ پشیلە ئەمانە هەیە کاتە بەپێی ئەزمموی جەنابەت تێریش زۆر باشە باڵندەکان لەسە لە وڵاتان مناڵ کە لە دایکە بێکەم شت کە گەورابی بۆ کوێ بن بۆ باخسی هاژەڵانیە بە شتی فێرەکەن لێرەش وایە مەفروزە مناڵ نییە ئێستا ئەو تێرە مناڵی بێن ئێستا مناڵی پێ ساڵ بێنە لە توپتیکاییش ناکە ماڵیش نەبێ چی لێ ناکە زانە چی بۆکە شێوازی زیاکردنی ئەم تەیرانە چۆنەکە لای ئێمە نییە خۆی لە ئەوروپاوەیە لە ئەوروپا ئەمانەی بە بەچکەیەن زۆری بە قاچاقیە یەتە بەغا لە بەغا پەریان پێنیاوە لێرە ئێستش تازە خەریکە ئێستا لە کەرکک و لە بەغا هەموو شوێنیان کردو و جووتیان کردوون با خەریکەیتر مەسکیان لێ بژێرە باشە جا ئێستا بە لەسەر ئەمەش قسەیەک بکەین لەگەڵ بەڕێزت کە ئەمە قاپی بۆ نمونە ئاوەکەی ئەبێ چەند وەخت جارێک بگۆڕێت ئەم ناو قەفەسە چەند وەخت جارێک پاک بکرێتەوە ئەگەر هەموو ڕۆژێ بۆی گۆڕی هەر چاکە ڕۆژاریش ئاوەکەم گۆڕی هەر چاکە چم حەزی لە پاک و تەمیز ئێستا ئەو تێرە لەگەڵ دانیتیانەما دەکە ڕێی کێشە بۆ قاپە باش دانی دانیتیانە هەتا پاک و تەمیز ڕایگری پێی خۆش باش جا وتت ئەمە ئەگەر کەسە عزێتی با ئەیناسێتەوە تەنانەت ئەگەر زۆر وەختیشی بە دوای دو ساڵیگەش بێتەوە ناسێت ئێستا ئەمە وا هەیە ئەگەر نێوانەکە لەگەڵی خوانە خواسە ناکۆک بوو دواتر بکرێت دڵنەوەی بکرێت دەڵی دەربێت یانە تازەڕقەکەی چێتە دڵێ ئەو تێرە سبحان الله وا خوای گەورە خەڵقی کردووە وڵای ئەزانێک ئەو کەسە عزیێتی یا عزیێتینە هەر سێری گازان من تووتی کەی بە مەڵم بە هەفتە دەستکاری ناکەم بە هەفتە بەسدان و ئاگەی بوو لا شیا ئەتیادێت چای ئێمەکە و چایەوە هەیە هۆگرتە بێ باشە کاک جەباروتت ئەم تووتیانە ئەگەر چەند ماڵیش بێ لە ژینگەی دەرەوە کە بە سەریا هاوڕۆژ ناگەڕێتەوە تۆ کە 40 ساڵە سەرقاڵی ئەم کارەی تاسە هیچ تووتێکە لێ ڕۆیشتۆنە بەڵێ لێم ڕۆشتۆ بەس گرتوومەتەوە گرتوتەتەوە زۆر جاریش لانم ئەمە من بیستومە کەسی وە هەیە ئەڵێ تەیرەکەم فڕیوە ئێستا مینا بێت تووتی بێت دواتر کە چوەتە دوکانەکە ئەڵێ دەنگە دەنگێکی داناوە کە ساحێبەکەی ناسیوەتەوە هەر بەوەیە زانیویانە ئەمە باڵندەی ئەو کەسەیە ئەو کەسی کە تێرەکەی ڕۆیەتە لای ماڵە و تێرە من ڕۆشتووە ئەم قسانە ئەکا وایە سبحان الله ئەو کابرای بێتە ژوورێ و تێرەی ناسێتەوە حازەکەی لەناو سەر کەسا بێ ئیناسێت باشە کاک جەبار ئەو تووتیانەی کە وشەی زۆرترە زانن لە ڕووی نرخیشەوە گرانترە بەڵێ ئێستامە دەرەجەکەی کاڵی نیۆلۆ نابە تا هشتا وەرەقاڕەوە هەیە ئێستا حالیان هەیە لە بەغا هەیە بەس ئاەتی کامل خوێنێ هەموو ئاەتەکانە خوێنێ ئەمە ئەگەر دەنووکیان ئەم چنگەکانیان شتێکی لێ هات بشکێت لەم کاتانەیە چارەسەریان چۆنەکە دەنووکیان ناشیە دەنووک فڕێ ئەیە سەردەنووک فڕێ ئەیە خۆی وایە بەڵێ
بەزیتر مەگەریی خۆی عزیەتی بە هی وایە لی نازان ئێستا ڕۆژانە خەڵک بۆ لای ئێمە لە شوێنان پارەیان لێسەر لە باڵم بۆ بکە باڵی بۆکەی پارە دیاتە ئێمە پاری لێوە ناگرین هەیەڵێ نینۆکی تیژە نینۆک تیژەکەی ئاسا مەیکە هەر بڕبەرێکی لێ کولیەکەی دوتاوە زۆر باش. بڕبەنی تایبەت بخۆیان هەیە بەڵێ بڕبەنی تایبەت بخۆیان هەیە زۆر ئەتیادە کاتە ئەمەش هەر لە کەلوپەلەکانی خۆیانە زۆر باش. دەستەکانی خۆش دەستە خۆش بێت کاکە جەبارگیان خۆش بێ، سپاس بۆ خۆش تۆ بێ. هەر لەسەر ژیانی تووتی لەسەر بەخێوکردنیان ئەگەر شتێکی گرنگ ما بێ لە بیرمان چوو بە قسەی لەسەرکەی وڵی شتێ نییە بەزەوەیە من حەزەکەم لە کوپسانە ئەم شتە پەرەی پێبیرێ ئەو کەسەش کە ڕایەگرێ ڕێزی تایبەت با بۆ تێرە یانیوانە من هیوایەتم ئەو تێری هەر کەس ئێستا من میهنەکەی خۆم هەم بەخێوکەرم هەمەشی فرۆشم بەڵام دڵنیاتەکەمەوە ئەو منم پێ خۆش ئێستا من ئێواری وا هەیە سەعایان زەقا بێ سریلاکم پێە تیر بە تێروی کە بەسکەی خۆمە هێبێ دانی شەویەمەوە بەیانی زوو لە بەرەو تێرە ڕم لە بری دنیا بێ بێمەوە ئەبێ خۆش بێ ئەتاوی شەو خۆش بێ وانە سەرکەوتو بیتە ئەبێ هەست بە پرسیارەتی بکەی بەڕاستی تۆر ئەوە نەبێت کە بخەیتە قەفەزێکە و لە ماڵەکەی خۆتا داینێ ببەر پرسیارەتی و لەسەر شان بێکە بە شێوازێکی جوان خزمەتی کەی مامەڵەی لەگەڵا بکەوە وایە بێ خۆش ئەمە پێ دەڵێ منم بەخوای سەحەزەکەی لە بینیام ئەو دەقەیە بێ بێم و بۆلای تێرانە دایان بەمێ خزمەتیان خەم ئیشەکەی خۆم زۆر خۆشە بێگومانخوا لە ساڵ کاکە جەبار ئەمڕۆ زۆر ماندوومان کردی دەست و چاو خۆش بێ دووبارە میوانی زۆر عزیز و تایبەتمان هەبوو سپاس دەکەن کە لەسەر تووتی زانیاریت پێبەخشین دەستەکانە خۆش بێ